لە زێر و زیوە ناکرێ من جملە چیەکەم لە سلێمانیە کە ئێمە 10 ڕۆژ 20 ڕۆژە تکاکەین تا حەدی نیگەرانیەکی زۆر لە مزگەوت هاوارمان کردووە لە پەیجی خۆمان هاوارمان کردووە سەدەها دەسا و دەست بە ڤیدیۆکانی ئێمە کراوە کە تکای برایانەکەین ئەم کارێکی سەرشێتانەیە باجی ئەم هەڵەیە قورسە بێت تکایە بە تایبەتی من هەمیشە وتومە دەوڵەمەندەکان زیرەکەن خۆگرن عاقڵانە ئیشەکەن ئەزانن چیەکەن ئەو بەڕێزانەی کە جوملەی ئاڵتون و زیویان کردووە لەم ڕۆژەیە باڵانسی خۆیان یا کردوتە زیو یا باڵانسی خۆیان کردوتە ئاڵتون پێش ئەوەی بکڕێ فرۆشتوێتی پێش ئەوەی تەسلیمی کە پارەکەی وەرگرتووە کە ئەمە گرێ ئەساسیە شەرعیەکەیە کە ئێمە لەگەڵ یانە زۆر مناقەشەمان کردووە لەگەڵ نخبەیەک لە زیوفرۆش و زێرفرۆشی سلێمانی لە هەڕانیە هەڵەبجە شوێنەکانی تر هەولێر بەغداد لەگەڵ ئەمانە گفتوگۆ نێقاش پرسیاری شەرعی وەڵامدانەوە بەڵام بێگومان بەداخەوە بڵێم زۆرینەیەکی زۆریان بەڕەهاییە بەڵام بەنیمچە ڕەهایی ئەوەی کە میزاجی خۆی خواستوێتی و ئەوەی کە حەزی لێبووە بەسەر حکمە شەرعیەکانە بازی داوە یعنی لە مامۆسای پرسیار کردووە و لە خەبیری پرسیار کردووە و ڕاوێژی پێ کردەوە کاکە تۆ ئەگەر زیو کڕی ئەگەر زیو فرۆشی ئەبێ زیوەکەت بەدەستەوە بێ ئەو جارە بیفرۆشی